بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێ بێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت بەرنامەی کاتژمێر 7 خۆشحاڵم خی پەروەردگار دەرفەتی پێبەخشیم ئەم ئێوارێش لە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنمەکەتان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. بانگەشەی کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی پارێزگای سلێمانی تەوەرەی سەرەکی ئەم بەرنمەیەمانە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی پارێزگای سلێمانی کە بە پیاوی ژمارەکان پیاوە سادە و خاکیەکە ناسراوە. ئەم شەو گەنگەشەی هەندێک بابەتەکەین، بەڵام با سەرەتا بینەر و بیسەری CV ئەحمەدی حاجی ڕەشید بین. ساڵی 1964 لە شاری هەڵەبجە لەدایک بووە. خاوەنی دوو بڕوانامەی بە کالیرۆسە، بیرکاری و ئامار لە زانکۆی مووسڵ، دارایی و بانک لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی. لە ساڵی 1984ەوە کار و چالاکی ئیسلامی دەست پێ کردووە. لەو کاتەوە لا چالاکیەکانی وەکو کادیر و هەڵسۆراوی ناوڕابوونی ئیسلامی کوردستان بەردەوام بووە. ساڵی 2001 لەگەڵ ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو ئەندامی مەکتەب بەردەوامی بەکاری ئیسلامی دەدات. لەگەڵ بەشداری کۆمەڵی دادگەری کوردستان لە ئیدارەی پارێزگاکان و پرۆسەی سیاسی عێراق ئەم پۆستانەی پێشپێردراوە و لە هەر یەکێکیاندا جێپەنجەی دیار و بەرچاو بووە. ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و سەرۆکی لیژنەی ئابووری ئەنجومەنەکە. ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەردوو خولی سێم 2014 بۆ 2018 و خولی چوارەم 2018 بۆ 2021. ئێستاش ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانە و واڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش کاندیدی ژمارە 25 بازنەی سێی هەڵەبجە شارە زوور سەی سادق پێنجوێنی کۆمەڵی دادگەریە. خواتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست درێژە بە گفتوگۆ بەرنمەکەمانە دەین لە خزمەت مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید. مامۆستا بەخێر بیت. سپاس دەکەم کاک. ئەوزانم ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە بە هیلاکی و ماندوێتی بۆ ئێرە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان کاک دانای زۆر بەڕێز و زۆر سەرکەوتوو. سپاس. لە مەلامحی دەموچاو مادیارە کە ماندووم لەوانەیە لە جستەیە ماندووبی بەس هەستەکەم لە ناخا تاقە و زەوتوانە و پێەیە. خۆم تەسەورم نەکرد بتوانم ئەو بانگەشەیە بۆ گوڕوتینە. باش کاتەبام بپرسم لە ماوەی ڕۆژانی ڕابردووە کە بانگەشە بە فەرمی دەستی پێ کردووە، هەرچەنە من لە یەکێک لە دیدارەکانە لەگەڵ ڕۆژنامەنووسی هاوکار و خۆشەویستم لە بەرنمەیەکە کاکە جەلال وازام لە شارۆچکەی تەوێڵە بوو هەڵە نەبم، بەڕێزێک وتی مامۆستا ئەحمەد بیارە بوو وتی مامۆستا ئەحمەد ڕیکلامی ناوێ ها بەڕاست دەماوەی ئەم ڕۆژانی بانگەشەیە ئەحمەدی حاجی ڕەشید چی چنیوەتەوە؟ دووبارە بەناوی خوا زۆر سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ کاک جەلال، بەڕاستی زۆر پێمەوەمان و بووە لەم ماوەیە سێ سیفەتی بینیوە وەک شۆفێر، چکە من بەتەبیعەت خۆم شۆفێری سیارەم لە هاتوچۆوانە و تا ئێستاش، بەس کاک جەلال وەک شۆفێر سیارەکەی لێ خوڕیەوە چوین بۆ شوێنانە. من ئەمڕۆ لە یەکێک لە بازگەکانە یەکێک لە ئاسایشە بەڕێزەکان لێ پرسیم مامۆستا ئەگەر حیمایەت پێویستە من ئامادەم لەگەڵت بێم. وتم نا، من هەروە سۆڕاومەتەوە 7 ساڵە لە ئەنجومەنی نوێنەرانم هەر خۆم بەبێ حیمایە ئەگەڕێم، چکە پێویستم بەوە نییە خەڵک حیمایەمە. پێش هەموو شتێکیش من گیان و ڕۆحم بەدەستی خوایەکە کە لە دەست ئینسانەکان نییە، لە بەرەوەی زۆر قەناعەتم بە حیمایە نییە ڕاستیەکەی. کاکە جەلال هەم دەوری حیمایە بینیوە هەم دەوری ڕاگەیاندن کاری بینیوە کە تیمێک بوون لەگەڵ منە کە کۆمەڵی دادگەری تەرخانی کردبوون بۆ چالاکیەکانی ئەو ماوەی کە من پێوەستم. ڕاستیەکەی کاکدانا ئەوەی چی بچێنێ ئەوە دروێنەیە کات. ڕاستی و سەداقەت و سادەی و ساکاری و ئەوانەمان چاندووە، بۆ ئێستا خەڵک زۆر سادە مامەڵەمان لەگەڵاکە، هیچ تەخەوفێکی نییە، هەرچی بێ پێمانەڵێ. خۆشەویستیمان بۆ خەڵک دەربڕیوە لە هەموو قۆناغەکانە، خۆشەویستی دەرەبڕێ
وەفا و سەداقەتمان بۆ خەڵک دەربڕیوە وەفا و سەداقەت دەرەبڕێ بۆیە بانگەشەکان خەڵک وایان لێکردم ئەوەندە گەرم و گوڕ بم خاڵی یەکەم خاڵی دووەم ئەندامانی کۆمەڵی دادگەری وایان لێکردم ئەوەندە گەرم و گوڕ بم چکە بەڕاستی من 2 خولیتر بانگەشەم کردووە بەس ئەوەندەی ئەو جارەی کە برایانمان لە هەردوو مەڵبەندی هەڵەبجە و شارە زۆر گڕوتینێکی وایان هەیە کە نایەڵن ینی بواری ئەوەت نادەن کە هەست بەمان و بوون بکەیت چکە لەوەی ئەندامانی سەرکردایەتی و ئەنجومەنی باڵا کە تەوزیع بوون بە سەر ئۆرگانەکانە بەشی زۆریان ئەو کادر و ئەندامانەی کە هەمانە زۆرێکیان سۆشیال میدیای خۆی خستۆتە خزمەتی پرۆسەکە کاڵم زۆرێکیان هەموو ئەوانە هین نییە لەوانەیە ئەوینە هەمووی نەگرت بێتەوە بەڵام سوپاسیەوانە یەکەم کە سۆشیال میدیای خۆیان هەر ئەوەندەی لە دەسڵاتە هەبووە بۆیە بانگەشەکان لە ماوەی ئەو 20 و ئەوەندە 5 ڕۆژەدا گەرمگوڕێکی زۆری بەخۆوە بینیوە زۆر خۆشحاڵ بووم بە دیداری خەڵک لێرەوە هەستم کردووە کە من فعلەن ئەدای واجبی خۆمم کردووە چکە خەڵک پێیان وتوم ڕازی بووین ئەوەی کە من مەسەن بەرخوردی یەکەم ئەو پرسیارایی لادون ئەو پرسیارەکەن زۆرێکیان مامۆستا بۆ نایەنە ناو خەڵک تاوەکو پێویستان بەدەنگ نەبێ پرسیارەکە زۆر سادەیە چکە حەزەکەن خەڵک دائیمەن بەرپرسان لەوێ ببین و ئاڕاستەی پرسیان لێ بکەن پرسیارەکەی من وەڵامەکەی ئەوە بووە من تۆ 4 ساڵ منت کاندید کردووە دەنگت پێداوم و کردوم بە نوێنەری خۆت بۆ ئەوەی لە ناو پەرلەمان شەڕت بۆ بکەم بۆیە من لە ماوەی ئەو 7 ساڵە لانی کەم ئەو تەقیمەی ئەخیری یەک غیابم هەیە لە ماوەی 3 ساڵدا و 5 مۆڵەتم هەیە کە ئەویش بۆ کاری زەڕوری بووە کەمۆم هەبووە هەموو خولێک 8 ڕۆژ چگەلەوەی من هەموو بەرپرسانی ئەو ئیدارەی پەرلەمان ئەمتوانی بە مانگ مۆڵەت وەرگرم لە خۆمم ڕان نەبینیوە یا قەناعەتم بە خۆم نەکردو ئەگەر جەلسەیەکە بێت لە بەغدا و من لە ماڵ دانیشم یا لە سەیر و سەفابم بۆیە لە ئێستادا دروێنەی ئەوەمان کردووە کە چاندومانە ترست نەبوو لەوەی کە لە شارە زۆر لە سەی سادق لە هەڵەبجە لە پێنجێن چوویتە ناو شەقام و بازاڕەوە بە مایک و بە کامێرەوە ترست نەبوو لەوەی خەڵکێک بەرەو ڕوود بێتەوە قسەیەکی زبر ناخۆش بکە کاکدانا من پێشتر ینی کە کاتێک پەرلەمانتار بووم لە ژیانی ئاساییمە ڕۆژانە با بڵێن کە دێمەوە لە بەغدا هەفتەی 1 ڕۆژ لەگەڵ برای بەڕێزم کاک شێخ فەخرەدین هەمیشە ئەچینە بازار لەگەڵ هاوڕێکانم کاک دکتۆر ڕێبوار و کاک سەرکەوت و کاک غالب ئەچینە بازار لە بەغدا ئەچینە بازار بۆیە من کە ئەچمەوە هەڵەبجە ئەسڵەن سیارە بەکار نایانم هەر بە پێ هاتوچۆی ناو بازار و دوکان و کەس و کار و ئانەکەم بۆیە ئاسایی بوو بۆ من بە تایبەتی مەسەرەن هەندێک گەنج هەند تووڕەن تێگەم لە تووڕەیەکەیان بەڵام ئەوە من نیم سەبەبی تووڕەیەکەیان بۆیە لەوە تێگەیشتم بۆ تووڕەن بەڵام کە ئەمزانی من سەبەبی تووڕەی ئەوان نیم ئاسایی بۆ بچم بۆ لایەن و حیواریان لەگەڵا بکەم گەنجێک لە هەڵەبجەی تازە پێی وتموتی ماوەسا قبولم نەکردو هیچ کاندیدێک لەو دەرگایە بێتە ژوورۆ بەس ئەو ڕیشە سپیە و ناسینی جەنابەت جورئەتیەوەی پێ نەدام کە نێڵم باشە بەڵام دەنگیش نادەموتی باش ئەگەر بە یەک دێڕ باسی دکتۆر ڕێبوار و سەرکەوت و دکتۆر غالیبت کرد لە ئاهەنگەی تۆ بەشدار بوون بینیم تۆش لەگەڵیان بەشدار بووی لە بانگەشە لە سلێمانی و ئەوانە ئێوە زۆر پێکەوە بوون ینی ئەوت لە یەک فراکسیۆنن ئەوانیش کۆمەڵن تۆ لەم بانگەشەی هەڵبژاردنەوە لەم هەڵبژاردنەیە ئاواتی چی بۆ ئەوانە خوازی طبعاً ئینسان یەکێک لەو خەسڵەتە جوانانەی کە هەیە لە ئینسانە بریتە لە وەفا ئێمە لە ماوەی ئەو 3 ساڵە لە گروپی هیوا بە یەکۆ بووین لە زۆر وێزگا مەسەن لەوانەیە من تەرحێکم کردوێ بەدڵیان نەبوو بێ بەڵام لەبەر خاتری من تەرحەکەیان قبول کردو تەبەنیان کردو دوای بۆتە کۆنگرێ ڕۆژنامەنووسی و لەوانەیە بێتە بەیاننامە بە پێچەوانەوە هەر هاوڕێک لەو هاوڕێیانە تەرحێکیان کردبێ بەمەرجێ بەرژەوەندی خەڵک بوو بێ من تەبەنیم کردووە و تەرحەکەم پشتگیری کردووە بۆیە ئێمە شتێک کۆی کردبینەوە کە بریتی بوو لە وەفا ئەو بەڕێزانە کە هاتن لە هەڵەبجە لە بانگەشەی منە بەشداریان کردو لە ناو شەقام مەکانی
هەڵەبجا دووکان بە دووکان و با بڵێن ئەو شوێنانەی کە سەوزە و میوەیان لێفرۆش ئێوارەکەی کە گەڕابوونەوە چووبوونە ناو شار ینی بە هەموو خەڵکەکانت بوو مەسەن کاک سەرکەوت ڕۆژێک ڕێککەوت بووە تەوێڵە و بیارەوە ئەو شوێنانە لە هەر شوێنێک لایەندا بوو بانگەشەی کردبوو توی دەنگ بدەن بە فڵان کەس بۆیە من خۆم بە بێوەفا نەزانیوە لە ئاستی هیچ مرۆڤێکە منیش لەگەڵ ئەوان چوومەتە بازار و بەو خەڵکە وتووە بۆی ئەمە تیمێکە ئەکرێ پشتی پێ بەستین چکە لەوە پێش کارمان بە یەکۆ بووە بڕیارمانداوە کە کاری پێکەوەی بکەین لەمە دوایش ئەگەر فرسەت بێ و خوای گەورە حەزەکەیش دەرچن و بێنەوە بەغدا نەک حەزەکەم تەمەنام ئەوەیە کە ئەو هاوڕێیانم لە پەرلەمان ببین باش مامۆستا ئەحمەد ئیسلام وەکو دین کە تۆ تاکێکی هەم لە بنەماڵەیەک هەم لە حیزبێکی ئیسلامی پەروەردە و گۆشکراویت ئیسلام وەک دین کۆمەڵ وەک سیاست چیان فێری تۆ کرد ئیسلام فێری کردم خەڵکم خۆش بوێ ئیسلام فێری کردم خەڵکی دەستپاک و دەمپاک و داوێن پاکم خۆش بێ ئیسلام فێری کردم هەرگیز سازش نەکەم بۆ دوشمن بۆ زاڵم و ستەمکار هەرگیز ملکەج نەکەم لە بەرامبەر ستەمکارەکە هەچ کەس بێ لە هەر نەتەوە و لە هەر ئایدیا و بۆچوون و فکرێک بێ ئیسلام ئەمانەی فێر کردوم چونکە ئەو شعارانەی کە ئێمە هەڵمان گرتووە بە تایبەتی لە پەیامی بانگەشەی کۆمەڵی دادگەری کە حەوت خاڵن ئیسلام فێریەوەی کردوم کە ئازادی بە بەرامبەرەکەم ڕەوا ببێنم بە مەرجێ تەسیر نەکاتە سەر ئازادیەکانی من یا مقدساتی من ئیسلام فێریەوەی کردوم کە دادگەر بم هەر بۆیە زۆری نەمان ڕێکەوتین لەسەر ئەوەی کە ناوی دادگەری لە کۆمەڵی ئیسلامی بنین دادگەری بەو معنایی کە من کەسێک ئەبینم لە هەر نەتەوەیەک هەبێ مافی خۆی هەبێ دیفاع لە ویست و ئیرادەی خۆی بکە من کەسێکم پێکهاتەی فکریم پابندم بە ئیسلام و بە بانگوازی ئیسلامی و بە ئاینی ئیسلام بۆیە ئەوەندەی قەناعەتم بە سلوکی ئیسلامی هەبووە زیاتر وام نەکردووە کە من تەنها خطاباتم ئیسلامی بێ بالعکس من خطاباتی ئیسلامی زۆر کەم بەکارهێنم ئەمەوێ هەمیشە سلوکی ئیسلامی بەکاربێنم سلوکی ئیسلامی وای لێ کردوم کە ئەو هاوڕێیانم بێن لە هەڵەبجە بانگەشەم بۆ بکەن سلوکی ئیسلامیم وای لێ کردوم کە ئەو خەڵکەی لە دەرەوەی بازنەی کۆمەڵی ئیسلامیە دەنگم پێ بدە سلوکی ئیسلامیم وای لێ کردوم کەوا بەدەم خەڵکەوە بچم و خەڵکیش لە مقابلە پاداش مامۆستا ئەحمەد زۆر جار لە لێدوانەکاندا لە لێقاکانتا لە با بڵێن قسە و گفتوگەکانتا گوێم لەم دەستەواژێ بۆ بەکارە دێناوە ئەوەی کۆمەڵی دادگەری بە دوو ئەندامی پەرلەمان کردوێتی بە هاوکاری هاوڕێکانتان لە فراکسیۆنەکان و لە خەڵکانێکی دیکە لایانی دیکە بە 15 و 25 پەرلەمانتار نەی کردووە ئەرێ بەڕاست ئێوە چیتان کردووە و ئەوان ئەویان نەکردووە کاگدانا کاتێک کە ئێمە ئەچینە ناو مەعمەع و ململانەیەکی سیاسیەوە کۆمەڵی دادگەری دوو ئەندامی هەبووە لە بەغا باش بە سەنگی 53 ئەندامی پەرلەمانی هەبووە باش مەسن لە کاتێکا کە لە کێبڕکێ لەگەڵ کاندیدی پارتی دیموکرات ئەو کاتە دوای ئەوەی ئەو بابەتیان یەکلا کردبووە بە حسابی خۆیان ئێمە و هاوڕێکانم توانیمان ڕکەبەری پارتی دیموکرات بکەین بەوەی لەگەڵ ئەوەی ئەوان 180 کورسیان هەبوو ئێمە توانیمان نێڵین بە خولی یەکەم ئەو بابەتە یەکلا بێتەوە بۆ ئەوان و ئەگەر پێویستمان بە جوڵەی زیاتر وایە ڕەنگ بێ عرقەلەی تەوامان قسایەتە بەردەستیەوە نامەیەکماندانێ کە ئەوە ئێوە نین هەموو شتێک یەکلاکەنەوە ئەوە ئیرادەی خەڵکە بۆیە هەر کاتویستمان نایەڵین ئەوەی ئێوە پلانی بۆ دانێن کە قوتی خەڵک و قۆرخی دەسەڵات و ئیرادەی خەڵک زەوت بکەن بەس مامۆستا پێچەوانەکەی ئەوانەڵێن ئێمە هەوڵمان داوە بۆ جێبەجێکردنی دەستور بۆ مافی شایستە دارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان ئەوە گروپێک و بە تایبەت لە ناو ئەو گروپەشە زۆر تۆ زەقەکرێتەوە و زۆر باسی تۆکرێ کە ئەوە ئێوە بوون نەتان هێشتۆ موچە بێ بۆ هەرێم ئێوە بوون عرقەلەتان دروست کردوتەنان بۆ سەروەری خاکی هەرێمی کوردستان طبعا ئەوەی واقع حاڵ ئەبینێ زۆر دقیق ئەزانێ کە نەخێر
ئەوە ئەوان بوون لە سا پەنجاوێکی هەرێمی کوردستانیان ڕادستی حەیدەر عەبادی کرد ئەوە ئەوان بوون کە موچە و قوتی خەڵکیان بڕی ئەوە ئەوان تا ئێستش 23 موچەی فەرمانبەرانیان لایە ئەوە ئەوانن ئەرزی ئەم نەوتی ئەم وڵاتیان تاڵان فرۆش کردووە لە هەموو بەرمیلێک نەوت ئێمە ئەگەر بای $50 بێ 27 دلاری بە هەدەر ئەدرێ ئەوە ئەوان بوون تا ئێستا نەیانتوانیوە خزمە گوزاری جێبەجێکەن ئەوە ئەوانن ئەو هەموو گەنجە لە داخی ئەوان سەری هەڵگرت و لە دەریای ئیجە خنکە ئەوە ئێمە بووین دیفاعمان کرد لە موچەی فەرمانبەران ئەوە ئێمە بووین دیفاعمان کرد لە گەنمی جوتیاران تەحەدای هەموو وەفدەکانی هەرێمی کوردستانەکەین ئەو گروپەی کە ئێمە هاوکار و هەماهەنگی یەک بووین چکە من هەرگیسە ناتوانم بە تەنها بڵێم من ئەوەم کرد چکە گروپی پەرلەمانی ئەگەر نتوانێت لۆبی بکە کەسێکی پەرلەمانتار نتوانێت لۆبی بکە و گروپێک دروست بکە هیچ شێکی پێ ناکرێت ئەوە ئێم تەحەدای وەفدەکانی هەرێمی کوردستانەکەم یەک جار باسی گەنمی جوتیارانیان کردبێ تەحەدایانەکەم باسی موچەی سدودیان کردبێ تەحەدایانەکەم باسی موچەی دایرە فیدراڵیەکانیان کردبێ مادەی دەستوری هەیە کە باسی مادەی 140ەکە تەحەدایانەکەم کە فراکسیۆنەکانیان باسی ئەو قەسف و خروقاتە دەستوریا و سیادیانە کردوێت کە هەرێمدا ڕوەدەن ئەوە ئێمە بووین کە دژ بە ستەم و زیندانیکردنی ڕۆژنامە نووسان وەستانی و لە ناو پەرلەمانی عێراقدا وتارمان خوێندووە لەسەر ئەو بابەتە ئەوەی ئەوان زیندانیەکەن ئێمە دیفاعی لەکەین ئەوەی ئەوان قوتیە بڕن ئێمە محاولەکەین قوتی بۆ بگێڕینەوە ئەوەی ئەوان کەرامەتی ئەشکێنن و شەق لە مامۆستا هەڵەدەن و ڕیشی مامۆستای ئاینی ئەسووتێن و خەڵک لە زیندانەکەن و کەرامەتیان لە کەدارەکەن ئەوە ئێمەین دیفاعیان لەکەین لە محافلی دەولیە لە ناو پەرلەمانە لە شوێنە گشتیەکانە ئەوە ئێمن ڕوبەڕووی ئەو زوڵ مستەمەی ئەوانە بینەوە کە دوجار بازمان لەسەرداوە هاوڕێی بەڕێز کاک غالب 12 چەقۆ تەنها لەسەری دراوە کە بە قەستی کوشتن بیکوژن ئەی سەبارەت بە هەڵەبجە کە توێسە کاندیدی لەو بازنەیە ئەنی حکومەتی هەرێم بووی کە بە فعلی ئەم پارێزگایە ببێتە پارێزگا چه هەوڵەکانی لە هەولێر چه هەوڵەکانی لە بەغدا جدی بووە ئەوە ئەوان ئیشیان کردووە یا ئێستا بۆچی یانی ئێستا خەڵگە پرسێ بۆچی لەم انتخاباتایە هەڵەبجە وەکو بازنەیەک لە سلێمانی حسابی وەکراوە یەکێک لەو گرفتانەی کە هەبووە تا ئێستا ئەوەی وەفدەکانی حکوومەتی هەرێم فەرمو یەک دۆکۆمنت پێشکەش بکەن کە ئەوان جارێک لە جارەکانی دانوستانیان باسی هەڵەبجەیان کردبێ بۆیە هەمیشە ئەوە ئەندام پەرلەمانەکان و گروپی هیوا بوون کە باسمان لە هەڵەبجە کردووە کە پەیوەندیمان کردو بە کاربەدەستانی ئەوەوە کە مەسن باسمان لە مەرزەکانی کێلێ کردووە باسمان لە مەسەلەی ئاوی قەڵاتزێ کردووە هاوڕێم کاک گوشیار عەبدوڵڵا و برادرانی ئەوێمان لەگەڵ گروپی هیوا ئەوە ئێمە بووین هەرچی بابەتێک لەو بازنانە بووە هەرێم هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان باسی ئەو خروقاتانەی نەکردووە کە ڕوبەڕووی ئەو شوێنانەیە بێتەوە بۆیە نەبوونی بە پارێزگا ئێستەشی لەگەڵا بێ و ئاخر وەفد کە هاتووە بە تەکلیفی پەرلەمانتاران و پێشکەشکردنی راپۆرتێک بەسەر کۆمار بووە لەسەر ئەساسی ئەوەی کەوە ئەو مەسئلەی هەڵەبجە ئەوە مەرزی سازان گروپی پەرلەمانتارانی هیوا دەوای ئەوەی مامۆستا حکومەتی هەرێمی چیت و پارتی لەوێ خەریکی چین حکوومەتی هەرێم تەنیا یەک تەکلیفیان لێ بکەین ئەو پۆستانەی کە هەمانە وەریگرنەوە هی کورد زۆر مەمنونیان نەبین کە پۆستیان داوەتە خەڵکی غەیر نەتەوەی کورد ئەوان ئەگەر پۆستەکە بۆ خۆیان نەبێ ڕازی نابن بۆ کەسی تر بێ ئەوە خۆ تاریخ شاهدە وەزیرێکی یەکێک لە کابینەکان وەزیری عەدل بۆ یەکگرتووی ئیسلامی بوونیان هێشت وەزیری بۆ لە یەکێک لە کابینەکانە بەرپرسێکی هەرێمی کوردستان بە مالیکی وت بوو یا ئیتیفاقی من یا وەزیرێکی بزوتنەوەی گۆڕان بۆیە ناچار وەزیرەکان نەدایە بزوت ئەگەر بۆ خۆیان نەبێ ئامادەن بۆ عەرەبێک بێ ئەگەر بۆ خۆیان نەبێ ئامادەن بۆ کەس نەبێ بۆ کەس نەبێ تا ئێستا پۆستێکی زۆرمان هەیە لە بەغدا کە ئیستحقاق و شایستەی خەڵکی هەرێمی کوردستانە من ناڵم ئەبێ ئیلا کورد بێ شایستەی ئەو خەڵکەیە کە لە هەرێمی کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە بەڵام ئەو دوو هێزە سیاسیە بۆ بەغدا دوو شتیان ویستووە پۆست و پارە لە بەغدا
بەرپرسانی ئەو دوو حیزبە سیاسیە تەنها پۆست و پارەیان ویستووە پۆستەکەشیان بۆ پارە ویستووە چونکە ئەگەر ملاحەزە بکەین ئەوان هەمیشە پارەکەیان بۆ چێ بوو بۆ خزمەتی خەڵک بووە بۆ خۆیان بووە وەڵاهی جا وازەحەوە هەرێمی کوردستانە لە ماوەی ئەو چەند ساڵەدا 108 زیاتر لە 108 ملیار دۆلار هاتووەتە هەرێمی کوردستانەوە فەرموو بای ئەو 108 ملیار دۆلارە مەشاریعم پێ بڵێن لەگەڵ ئەو تەنمی اقتصادی کە لە هەرێمی کوردستانە تۆ سەیرێ و بینابەرزە و ناتیحات سەحابانە مەکە کە هی کۆمپانیای حزبین یاخود هی ئیسیسمارێکی ئەجنەبین بە شەراکەت لەگەڵ ئەمانە ئەگینا فەرموو لە مەجای بنیەی تەحتیە لە مەجای مؤسساتیە لە مەجای ئەوەی ئەو هەموو گەنجە ئێستا بەتاڵە لە مەجای ئەوەی ئەو هەموو ئەرزە بەتاڵە ئێستا فەرموو سەیری جوتیارەکانی پێنجۆن کە هەموو یەکێک لەوانە 100 ملیۆن دیناری کردووەتە زەوی جەنابیان لەبەرەوەی گومرگ وەربگرن مەرزەکانی هەرێمی کوردستانەکەنەوە ئەمانە تەنها بەغدایان وەک توورەکەیەک سیر کردووە کە تا کەی پارەی تیاابێ لی دەربێنن ئەگینا ڕۆژێک لە ڕۆژان بۆ خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان زۆر باش هاتووی بەغدایان نەکرد مامۆستا قسەیەکی تۆ لە ئاهەنگەکەی هەڵەبجە سەرنجی ڕاکێشان حەزەکەم لەوێ تەنها وەکو چۆنەڵەوەکو مەتنێک گوتت من حەزەکەم لێرە بۆ من و بۆ بینەر و بیسەریشی ڕوومکەیتۆ بۆ دەنگدەران بەم نەسەوتە گەندەڵ نەمانەیکەن بە بەرپرس وتە دەستپیس و دەمپیس و داوێن پیس نەما کەناڵێکی بۆ نەکەنەوە ئەخلاقی و خوڕۆشتی ئەو کۆمەڵگەی پێتێکنێن دەستپیس نەمانەیکەنە بەرپرسی خەزاینی ئەم وڵاتە ئەومە بەس لە چێ بەڕاست کاکدانا سەیری وەزارەتەکانی حکوومەتی هەرێم و ئەو کوردانەی کە ئەم دوو هێزە سیاسی لە بەغدا کردوونیان بە بەرپرس ینی چەند شەرمەزاریە وەزیرێکی کورد لە بەغدا لەسەر گەندەڵی و فەساد بنێرنەوە بۆ هەرێم کاشتی ڕیاوە بەڵێ وەزیری دارایی لەسەر فەساد نێرایەوە بۆ هەرێمی کوردستان کە گەندەڵی تەنها مەسبەحی ماڵەکەی و پاکردنەوەی مەسبەحی ماڵەکەی مانگانە 3 ملیۆن دیناری تێچوو گرتنی تایارە بەکرێ بە تارەی خاص دەفتەر و ئەوەنە وەرەقەی داوە تاوەکو چووەتە مؤتەمەرەکە لە کاتێکە هەر وەزیرێک بۆی هەبووە 16 پاسەوانی لەگەڵابێ ئەو نزیکەی 250 پاسەوانی لەگەڵا بووە بینای با بڵین بەرپرسێکی هەرێمی لەسەر بودجەی گشتی تعمیر کردبووەوە بۆیە ئەو بەرپرسە لەسەر چه ئەساسێک نێرایەوە بۆ هەرێمی کوردستان بەرپرسەکانی دیکەیان لەسەر گەندەڵی و لەسەر شەهادەی تەزویر نێرانەوە بۆ هەرێمی کوردستان کە ئێستا قاچاخە بەرپرسیان هەبووە لەسەر فرۆشتنی چەک و تەقەمەنی تاوانبارکراوە ئەمە یعنی ئەوە ناکە لە بەغدا فاسد نییە ئەوانەی کە لە بەغدا فاسدن ژمارەشیان لەمان زۆرترە و گەندەڵیشیان لەمان زۆرترە بەس ئەمانە ئەگەر خۆیان واڵن نوێنەرایەتی نەتەوەیەکیان کردووە ئەبوایە کەرامەتی ئەو نەتەوەیان نەخستایەتە ژێر پێ و لەبەر خاتری بەرژەوەندی شخصی خۆیان و پەیداکردنی ماڵ و داهات کەرامەتی ئەو شعبە بخەنە سەنگی مەحەک و لەسەر فەساد بیان بەڵام هەست دەکرێت تۆ جگەل لەوەی ینی خەمخۆری ژیان و قوت و با بڵین شای سەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان بوویت بە پێی قسەی کاڵی دەمپیس و دامپیس نەماکەناڵێکی بۆ نەکەنەوە یعنی تەنانەت تۆ خەمت لە ئەخلاق و کولتوری ئەم نەتەوە و گەنجانی ئەم وڵاتەش خواردووە ئیشەکەن بۆ تێکدانی کاکدانا ئەو دوو هێزە سیاسیە ئەگەر ئێستا سەیری ئەو پەیجە سەربەرانە بکەیت کە هەنوو خوڕ ئەو کەناڵە ڕێکلامیانەی کەهانەوە ئەو کەناڵە تەرفیهیانەی کە هیانەوە هەمووی پارەی قوتی ئەم میلەتەیە بەدەیان کەناڵ و بە سەدان پەیج و بە هەزاران ئەکاونتیان دروست کردو بۆ تێکدانی خوڕەوشتی کۆمەڵگە بۆیە ئەمانە کێ تەمویلیانەکە کاکدانە ئەمانە کێ کردوونی بە خاوەن خەزنەی ئەم وڵاتە بڕۆ سەیری ئەو واقعە کۆمەڵایەتیە بکە کە بەپێی کۆمەڵێک ئیحسائیات لە هەموو دوو حاڵەتی زەواج لە هەموو سێ حاڵەتی زەواج دوانیان فاشیل بوونەوە کێ بەرپرسەلەوە ئەگەر ئەمانە شیرازەی کۆمەلگایان تێک نەدابێ ئەوە کێ بەرپرسە لەوەی کە ئەم وڵاتە بووەتە فەزایەکی کراوە بۆ هاتنی حەشیشە و تلیاق و حەبخۆری ئەوە هەموو ئەوانن کە لە پشتیانن کە بە پارەی نەوت و بە پارەی قوتی ئەم دەسەڵات ئەلەمە چی دەسەکەوێت کە گەنجی وڵاتەکەی سەرخۆش و بێهۆش بێ هەم بە مادەی هۆشبەر
هەم بە ئافرەت و بە کەناڵی خراپەوە ینی لەمە چی قازانجە نەهێشتنی ئینتیما کاکدانا هەر هاوڵاتیەک هەر کەسێک کە ئینتیمای نەما بۆ نیشتیمان ئیتر وەکو مەڕێک مامەڵی لەگەڵەکرێ ئەو مەڕەش وای لێەکەی کە تەنها چاوی لە دەستی تۆ بێ لەگەڵ ڕێزما بۆ مەڕ چاوی لە دەستی تۆ بێ ئەگەر مەسەرەن شتێکی پێ بدەیت بۆیە کاتێک کەوا ئەکەن لە ئینسان قیەمی نەمێنێ کەوا ئەکەن لە ئینسان مەسەن کەرامەتی نەمێنێ کەوا ئەکەن لە ئینسان با بڵێن هەستی هاوڵاتی بوونی نەمێنێ هەستی نیشتیمانی نەمێنێ ئیتر لەگەڵ ئاژەڵێکا فەرقی نامێنێ بۆیە ئەگەر سیرکەی ئەمانە کاریان لەسەر تێکدانی ئەخلاقی کۆمەڵگە لادانی انحرافی ئەخلاقی کردووە ئەمانە خەڵکیان کڕیوە لە ئێستادا بڕۆ سەیری بانگەشەکانیان بکە بە ماکسی تەوزیعکردن و بە کارتی مۆبایل و بە موچە و بە فڵان ئەو کۆمەڵگەیە دیسان ئەیانەوێ بیخەڵەتێنەوە ئەمە چێ ئەم خەزنەی داوەتە دەست ئەوان ئەگەر ئەمە دەستپیسی نەبێ کێ خەزنەی داوەتە دەست ئەوان ئەگەر دەمپیسی نەبێت کێ کردوونی بە خاوەنی ئەو هەموو کەناڵە ڕێکلامیەی کەوا شەو ڕۆژ ئیش لەسەر قیەمی ئەم کۆمەڵگەیە ئەمە حاڵی ئەم دەسەڵاتەیە کە باست کرد چ لە هەرێم چ لە بەغدا بەتەکید باش خەڵکێگەیە ناڕازیە گلەی هەیە بێزارە بێتاقەتە لەم دەسەڵات بێزاری کردو دەسەڵات بێئومێد و بێتاقەتی کردووە بەڵام جاری وا هەیە نازانێت کەناڵە فەرمیەکە کامەیە کە ناڕزایەکی لێ دەرببڕێ دێ سزای لایەنەکانی دیکەژەیە کە نەک دەستیان نییە لە خراپکردنی ئەو وەزعە بەڵکو ئەیانەوێ ئەم وەزعش باشکەن تۆ بۆ ڕۆژی دەیدا چیت هەیە بۆ ئەو خەڵکی کە ناڕازین و بێزارن من کە چوومە ناو ئەو گەنجانە پێم من ئەزانم ئێوە تووڕەن و حەقی خۆشتانە تووڕە بن ئەزانم تا سەر ئێسقان حەقتانە ئەزانم وەک بورکان ئەکوڵێن لە دژی ئەو گەندەڵی و فەساد و خراپەیە بەڵام ئەوە ئێمە نین بەرپرس بین ئێوە بە هەڵە مەسیجەکەتانە گەێنن ئێوە کاتێک دێن بارەگایەکی کۆمەڵی دادگەری کاتێک دێن بەشی سۆمای چاوان ئەسووتێنن کە سەرپەرشتی هۆڵێک ئەسووتێنن کە دایکی هەتیوەکانی تیاکۆکرێتەوە بینایە گەسووتێنن کە خەڵک فێری ئاکار و ئەخلاق و خوڕەوشت ئەکا ئەوە ئێوە مەسیجەکەتان بە هەڵە ئەگا ئەوە خەڵک وا لە ئێوە سەیرەکە کە ئێوە تێک دەرن بۆیە پێویستەکە ئێوە ڕشتان هەبێ ئێمە کێشەیەکمان هەیە کە کێشەی ئەوەیە کە چۆن داخوازیەکان بگەێنین بۆیە هەمیشە بەو گەنجانم ئەوت کە ئەوە من هاتوومەتە ناوتان بەڵێنتان پێ نادەم چکە من پەرلەمانتار و سیفەی تەشریعیم هەیە ناتوانم بەڵێنتان پێ بدەم کە فڵانتان بۆ جێبەجێەکەم من ئەتوانم ڕقابەی ئەو دەسەڵاتتان بۆ بکەم بۆیە پشگیریم کەن تاوەکو ڕقابەیەکی چی بکەن بۆ ئەوانە بێ سزا بدەن ئەوانە بێ بزانن کێ سەبەبی ئەوەی کێ وای کردووە کە ئەوان بێ ئینتیما بن کێ وای کردووە ئەوان بێ دانەمەزرێن کێ وای کردووە ئەوان پێیان ڕەوان نەبینرێ کە عەرەبانەیەک لە ناو شەقامێکە دابرێ ئەوان ئەبێت تێبگەن لەوەی کێ نایەڵێ ئەم وڵاتە ئاوەدان بێتەوە ئەوانە بێت تێبگەن لەوەی کوڕی مەسئول هەر بەرپرسێک یا هەر بەرپرسێکی ئەم وڵاتە بەرپرسە ئەو بەرپرسانەی کە حیزبی دەسەڵاتن هەر لەگەڵ لە دایک بوونیانە حساباتیان لە بانقەکانی دەرەوە بۆ کراوەوە ئەوانە بێت چیتر ڕێگری بکەنەوە ڕێگریکردنیش بەوەیە کەوا ئەوانەی لەگەڵ خەڵکان لە بەرەی خەڵکان لەگەڵ خەمی خەڵکان پێویستە پشگیریان بکەن ئەگینا و دۆخە بەردەوامە بێت بۆیە پێمەوتن بایکۆت حەل نییە ئێوە دەنگێکتان هەیە لە ئێستادا کارتێکتان هەیە و پێویستە بەڕووی دەسەڵاتیا بدەن ئەگەر تۆ ئامادە نەبی ئەم کارتە بەڕووی دەسەڵاتدا بدەیت بڵێ من ناڕازیم لە تۆ ئەو دەسەڵاتە بە سەدەیەکی تریش ماف و حەق و ئازادی تۆ زەو دەکا و هیچ باکیشی نییە بۆیە تۆ خۆت سەبەبی لەوەی کەوا نایەڵی ئەم دەسەڵاتە ستۆ بکە باش مامۆستا لێرە و لەوێ یەکیتی و پارتی زۆر جار باسیەوەکەن حەشتی شعبی وای کردو حەشتی شعبی ئاوا هێرشیە ناو ئاوا گەلی کوردی چەسانەوە لە ناوچە دابڕنراوەکان چیانە بەڵام خۆ گەر ینی کەمێک زاکیرەمان بخینە ئیش و بیخینە دواوە خۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عراق کاتێک یاسای حەشتی شعبی دێتە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەوەی چیتی و پارتین دەنگی پێدەن و ئەوە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەرین کە دەنگ نادەن بەم یاسا و حەشتی شعبی ئەمە چیەمە مەسئلەی حەشتی شعبی
طبعا لە فەوزایەکی زۆر عجایبا بوو 67 گروپی چەکدار هەبوو کە بە ناوی حەشتی شعبیەوە چەکیان هەڵگرتە بوو. باش ئەگەر کورد بیویستایە ئیسفادە لەو دۆخە بکە زۆر بە ئاسانی ئەیتوانی ئیسفادە لەو دۆخە بکە بەوەی بەهاتایە بیوتایە من ئەمە تەبان من کاتی خۆی پێشنیارم کرد بۆ هێزە سیاسیەکان وتم ئێوە هەر ئامادەن دەنگ بەم یاسایە حەشتی شعبی بدەن وەرن مقابلێک بە لە مقابلی ئەو دەنگدانە چکە سیاست بریتە لە دان و ستاندن ئێوە لە کاتێکە ئامادەن دەنگ بدەن بە حەشتی شعبی لە مقابلە یاسای پێشمەرگە پێشکەش بکەن کەمە مقابل ئەبێ چۆن یاسایەکەیە بۆ حەشتی شعبی تدریب و تەسلیح و تەجهیز و ڕاتبی حەشتی شعبی وەکو ڕاتبی هێزە موچەی هێزە چەکدارەکانەکەن پێشمەرگەش هەمان یاسای بۆ تەقدیم بکەین بە بۆیە ئەگەر وتیان نایکەین ئێمەش ئامادە نەبین ئەو قانونە خاڵی دوو با نەبینە سەبەبی ئەوەی هێزێک هەبێ کە جۆرێک لە تایفیەتی پێوە دیار بێ با ئەو هێزەی حەشتی شعبی نەبێتە هێزێک تەنها خەڵکی مەزهەب شیعی بۆی هەبێ ئینتیمای بکە ئەمە بشکەن لە ناو هێزە عێراقیەکانە بۆ سوننەکان داوای لە ساڵ 35 ئەم هێزە ئەکەن ئێوەش بە نیسبەتی خۆتان با داوا بکرێ ئەگەر ئەم دوو خاڵە ناکەن ئێمە ئامادە نین دەنگ بدەین بە حەشتی شعبی بۆیە لە ئەنجامیەوە دوایەوەی بە قسەمان نەکرا وتمان ئێمە ئامادە نین و لە هۆڵی پەرلەمان چوینە دەرەوە توێسەوتت من پێشنیارم بۆ کردوون ئەوان شەو ڕۆژ دژایەتی تۆکەن لە پەیجە سێبەر و لە کەناڵەکانیان ئەنی لە تۆ لە حیزبەکەی تۆ ئەدەن بەڵام تۆ دڵسۆزانە هەر پێشنیاریان بۆ ئاخر کاک دانا من لە کاتێکە ئەمڕۆ برایەکی ئاسایش بە من بڵێ مامۆستا ئەگەر پێویستە تا من حیمایەتی بکەم کاکدانا من چۆن دڵسۆز نەبم بۆ ئاسایشە ئەگەر پێشمەرگەکانە بینم دەستم بۆ لەسەر دانێن و دەستم بۆ بەسینگۆگرن چۆن دڵسۆز نەبم بۆ پێشمەرگانە کاکدانا ئەمانە ڕۆڵەی ئەم میلەتەن ئەمانە بەبێ فیشەک دیفاعیانەکرد لەم خەڵکە لەم خاکە بۆیە چەندێک هێزەکانیان دژم بن من دوو هێندە و سێ هێندە دڵسۆزە بم بۆ پێشمەرگەکان دڵسۆزە بم بۆ ئاسایشەکان دڵسۆزە بم بۆ پۆلیسی هاتوچۆ دڵسۆزە بم بۆ هەموو هێزە ناوخۆیەکان چکە ئەمانە بەڕاستی کاکدانا ئەمە مجامەلە نییە کاکدانا من لە بیدایەتی عینەکە قسەم کرد کەوتم من لە زۆربەی کاتە پارێزەر حیمایە لەگەڵ خۆم ناگێڕم لەبەرەوەی جۆرێک لە ئەمن و ئاسایش بەرقەرار بووە ئەمە ئەو پێشمەرگانن ئەگینا خۆ دوو هێزە سیاسیە ئەگەر بۆیان بکرێ لە هەندێک شوێنیشا کاتێکەوە ترسیان بۆ دروست بووە لە بیناکانیان لەبەر خاتنی شوشەی پەنجەرەی بینایەکیان گەنجیان خەڵتانی خوێن کردووە لەبەر با بڵێن سووتاندنی پەڕۆیەک کە ناوی ئاڵای ئەو لایەنە سیاسیە بووە ئامادە بوون بەدەیان گەنج قەتڵ و عام لە زیندان مەسەن لەبەر تەنها لەبەرەوەی گەنجێک گوتوێتی ئازادیم پێ بدە گەنجێک پێوتووە قوتم بەرێ ئەو لە زیندان تونی کردووە بۆیە ئەمە مجامەلە نییە ئەم هێزانە پێشمەرگە بووەتە ئەگینا بەرپرسان هەمومان چاکەزانین بۆیە دیفاعکردن لە پێشمەرگە دیفاعکردن لە هێزەکانی ئاسایش دیفاعکردن لە پۆلیسی ناوخۆ دیفاعکردن لە هەموو هێزەکانی هەرێمی کوردستان و ئەو هێزە نیشتیمانیەکانیش لە عێراقا ئەبێ بە چاوێکی نیشتیمانیانە سەیرکەواتە من ئاگادارم لە سەردەمی حەیدەر عەبادی لە سەردەمی عادل عەبدولمەهدی کاظمی لە هەموو بودجەکانە ئەوەی تۆ لە ئەنجومەنێرانی عێراق بووی هەر ساڵە و هەر شێوازی بودجێ و بە جۆرێک تەڕحتان کردووە کە جۆرێک تەمویل بۆ هێزەکانی پێشمەرگە بکرێت جاری وا بووە حکومەتی عێراق ڕازیش بووە بەوەی کە بۆ ئێوە داتا و زانیاری پێشمەرگە بێنن هێزەکانی ناوخۆ بێنن ئێمە بە تەعاملێن لەگەڵاکەین ڕۆژی هەشتی مانگ ڕۆژی هەینی دەنگدانی هێزە ئەمنیەکانە لە عێراق و هەرێمی کوردستان مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پەیامی چییە بۆ هێزەکانی با بڵێن ئەمنی لە بازنەکەی خۆی کە چەند ساڵە ئێوێ بژێوی و قوتێکی شەرەفمەندانە بێ و چ ئەوێن لە دەستی حیزب نەبێ چیت هەیە بە ڕۆژی هەشتی دەبووە سەبارەت بە پێشمەرگە کاکدانا لە ساڵی 2017
ئێمە کەوانەی بەشداریمان لە موازنە کردبوو ئەو سێ فراکسیۆنە بووین فراکسیۆنێکێتی نیشتیمانی کە ئەو کات بەڕێز ئاڵە تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنەکە بوو باشە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان کە برای بەڕێزم کاکۆ شار عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنەکە بوو منیش کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بووم ئەو کاتە کە زۆرترین دانوستانەکان لە ڕووی مالیەوە من ئەم کرد ئەو ساڵە ئێمە مفاوزاتێکی زۆر سەرکەوتومان کرد لەسەر مەسەلەی پێشمەرگە بۆ یەکەم جار بوو کەەوە بە شایەتی ڕاوێژکاری وەزارەتی دارایی وتی من لە دەیان دانوستانە بووم لەگەڵ عێراق ئامادە نەبوون ناوی پێشمەرگە لە هینا تۆمار بکرێ ئێسش لە ناو دەستورە بە حرەس الإقلیم هاتوو کاک دانا بۆ یەکەم جار بوو کە ناوی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە لە ناو قانونی موازنەی عێراقیە پێداگریمان کرد لەسەرەوەی کە ئەبێ هەرێمی کوردستان دوای دانوستان و مناقەشەیەکی من و ئەبوو مەهدی پێداگریمان کرد کە ئەبێ 100,000 پێشمەرگە بۆ هەرێمی کوردستان تۆمار بکرێ بەڵام بەداخەوە هێزە کوردیەکان داتا و بەیاناتیان نەداینێ حتا ئەوە کە ئەوەمان وا هین کردبوو وا داڕێژا بوو کە هەرچی هێزی پێشمەرگەیە موچانە بێ عێراق بیدا بەمەرجێ جەداویلی هێزی پێشمەرگە تەسلیم بکەن بەس هێزی پێشمەرگە لە ئاساسەوە هەیچ ناوێکی لا نەبوو تەمان ئێمە نەمانەزانی بەس خۆ ئەکرا فترەیەک فریاب بکەون و ئەو ناوانە تۆمار چیت هەیە بۆ هێزانە ئەوە سەبارەت بە هێزی پێشمەرگەوە ئێمە بووین بە درێژایی ئەو دوو خولەی پێشوو و بەڵێنی ژەدەین لەو خولانەی داهاتوو ئەگەر نسیبمان هەبێت لە بەغدا کە دیفاع لە قوتی پێشمەرگە بکەین سەبارەت بە ئاسایش و هێزەکانی ناوخۆ داوای ئەومان کرد ئەمانە با بکرێنە حکمی شورتەی ئیتیحادیان هەبێ شورتە ئیتیحادی بۆ ئەوەی چ مافێک هەیە هی شورتە ئیتیحادی ئاسایشی ئەمەش هەمان قەزەی هەبێ ئەمە دەرفەتێک بوو بۆ ئەوەی لەژێر هەژمونی حزب دەرچون ببنە هێزێکی نیشتیمانی پارتی قوبوڵ نییە جا ئەوە ئەبێ پێشمەرگە و ئاسایش و هێزەکانی ناوخۆ و پۆلیسی مرور و پۆلیسی دارستان و هەموو ئەو هێزە ئەمنیانەی کە ڕۆژی هەشتی مانگ دەنگەدەن بیریان لای ئەوە بێ کێ بووە دیفاعی لە شایستەکانیان کردووە کێ بووە هەوڵی داوە بۆ ئەوە بۆ ئەوەی پێشمەرگە بە شەرەفمەندانە و بێتە هێزێکی نیشتیمانی لەژێر هەژمونی حزب دەرچێ کەس نەتوانێت لەسەر دەنگێک سزای بدا بۆیە بێ ڕۆژی هەشتی مانگ هەڵوێستی خۆیان بەڕون و ڕاشکاوی دەنگ بدەن بەو کاندیدانەی کەوا دیفاعیان لەوان کردووە من ناڵم دەنگ بدەن بە ئەحمەی حاجی ڕەشی چکە ئەو پێشمەرگانە لەوە گەورەترن داوایەکی وایان لێ بکەین ئاسایش لەوە گەورەترن داوایان لێکەم دەنگ بدەن بەو کەسانەی کە بە شایستیان نەزانن کە ئەزانن دیفاعیان لێک زۆر باشە کاتم کەم ماوە چەند پرسیارێک ما هاوکاریم کەی بووی کە بتوانم هەموو پرسیارەکانە لێ بکەم ئێوە هەمیشە خەمی هاوڵاتیانتان گەیانەتە بەغدا ئیشتان لەسەر کردو کارتان لەسەر کردووە تا ئەو کاتەی هەندێک با بڵین ئیشەکانتان بەرهەمیشی هەبووە بەڵام لەگەڵ بەرهەمیە بێ یەکێتی و پارتی و حکوومەتی هەرێمی کا بەدەستکەوت بۆ خۆیان چی دێ لەسەرەمە ئێمە هیچ کێشەیەکمان نییە مهمەوەیە ئێمە هەمیشە ئەوە متوە من نوێنەرایەتی حکوومەتی هەرێم ناکەم و شەرەفمەند نیم بەوەی نوێنەرایەتی حکوومەتێکی گەندەڵ و فاسد بکەم من نوێنەرایەتی خەڵکەکەم کاکدانا خەڵکی هەرێمی کوردستان خۆزگە هەڵبژاردنێکی ئازاد ئەکرا و خۆزگە هەرێمی کوردستان یەک بازنە بوو بۆ بەغدا جا بزانە ئەو هێزانە دوو مەرج یەکەم هەڵبژاردنێکی ئازاد دوو هەموو هەرێم یەک بازنە بواە بزانە ئەو دوو هێزە چەند خەڵکیانە چوو بۆ بەغدا باش مامۆستا چێ بە ڕکەبەری خۆ دەزانی دەم هەڵبژاردنایە لە بازنەکەی خۆت من کەس بە ڕکەبەری خۆم نازانم کاکدانا چونکە من ئەتوانم بڵێم کارەکانم شایەتن لەسەر ئەوەی کەواشیم کردووە بۆیە من ڕکەبەری هیچ کاندیدێک ناکەم هەر بۆیە نەچوومە هیچ بەرنامەیەکی ڕوبەڕوونەوە بۆیە بابەتەکە پەیوەندی بەوە هەیە ئایا من ئەدای پێشوم ئەدای پەرلەمانتاریم هی ئەوەیە کە بمەوە بە کاندید ئەو بڕیارە و دەیدادرێ یەک دوو خولەکمان ماوە مامۆستا ئەحمەی حاجی ڕەشی لە ماوەی 7 ساڵی ڕابردوو لە بەغدا ترس و تۆقاندنی بەرامبەر بەکار هێنراوە و لە بەرامبەریشیا ئیغراءاتی خراوەتە بەردەم
کاکدانا ئەوە شاهدیەکە خەڵکێکی تر داوێتی کە ملیۆن دۆلار خراوەتە بەردەستمان و ئەسڵان باکمان نەبووە. ئەوە هاوڕێکانم ئەزانن کە چەند هەوڵیاندا کە بترسین، چەند هەوڵاندا فشارمان بخەنە سەر. ئەوە ئێمە نین لە فشار و لە ترس و لەوانە بترسین، بەڵام هەموو هەوڵێکیان داوە. چ ترس مەسەن من یەکێک لەو هینانە مناقەشە بوو، ئاخر قسەی کە وتی ئەحسەن لەک تەنسەحب، وتم وەڵڵا ئەگەر هەڵم واسن بەو سەقفە ئینسحاب ناکەم لەو بڕیارەی کە داومە. باش مامۆستا چیت هەیە بۆ میدیای کۆمەڵ بەگشتی، کەناڵی پەیام، تەلەڤیزیۆنی کۆمەڵ، ڕادیۆکان لەم بانگەشەیە؟ بەڕاستی کاکدانا مجاملە نەبێ ئەوەی میدیای کۆمەڵ بۆ ئێمەی کرد زۆر کەمیوە نەبوو. من خەریک بوو بێتاقە دەبووم ئەوەندە لیقاعات و ئەوەندە با بڵێن فۆکەسیان قس بۆ سەرکار و چالاکیەکانم. بە درێژایی ئەم ماوەیە من تیمێکی ڕاگەیاندنکارم لەگەڵا بۆ جگە لە تیمی شارەکان بە بەردەوام ئەگەڕان. بە بەردەوامی ئەم فترەیە من بەرنامەکان لە پەیام، ڕێکلامەکانمان لە پەیام بۆیە جێگەی دەستخۆشین. ئەیکەم بە پرسیار و دواوتە لە کەمتر لە دەقەیەکە تۆ پێشەوەی بچیتە بەغدا و پێشەوەی لە ئەنجومەنی پارێزگا ئەندامی ئەنجومەن بی مامۆستا بووی لە یەکێک لە قوتابخانەکانی ئەم هەرێمە دەرسە دوتۆتەوە. چی بە مامۆستایان ئەڵێی کە شەقیان تێ هەڵدرا لەلایەن دەسەڵاتەوە و چی بە مامۆستایانی ئاینی ئەڵێی کە ڕیشیان سووتێنرا بۆ بازنەکەی خۆت بە کورتی؟ من مامۆستایانی بەڕێز وەک مامۆستا نوێنەری ئێوەم، مامۆستایانی ئاینی من یەکێک لەو بڕوانامانەی کە بەدەستم هێناوە بڕوانامەی مامۆستای ئاینی و ئیجازەی مەلایەتیم هەیە. من نوێنەری مامۆستایانم کەوا زۆرێک لە با بڵێن خوێندکارەکان لە هەڵەبجە دەرسم پێوتون و ئێستا پلەی زۆر بەرزیان هەیە الحەمدوللا و شکر. وەکو بانخوازێکیش لە مەجای داوا نوێنەری مامۆستایانی ئاینیم کە توانیومە، بەڵام من زیاتر اعتیمادم کردوتە سەرەوەی داوای سلوکی، واتە با بڵێن هەڵس و کەوتی ئیسلامیانم بە ئەنجام گاندووە، بۆیە ئەتوانم بڵێم بوومەتە کۆکەرەوەی خەڵک لە ژێر ئەوەی کە خەڵک ترسی لە ئیسلام نەبێ و بالعکس ئەتوانم بڵێم ئەو بەرنامەی کە من هەڵگری بووم هێندەی توانی بێتم جوانم کردووە لە بەرچاوی بەرامبەرەکان. پڕ بەدڵی ئاواتیەوە خوازم لە ئەنجومەنی نوێنەران بتبینینەوە. ئەوە نسیبە ئەگەر خوای گەورە نووسیبێتی ئەوە دەبێت. مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سەی پارێزگای سلێمانی، سوپاس بۆی کە لە کاتژمێر 7 لەگەڵمان بوویت. سوپاس بۆ تۆ کاکدان. بینەرانی بەڕێز و خۆشەویست، بیسەرانی عەزیز، سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون. خواتان لەگەڵ.